ئەوە دەوەرە سوورچاتیەیە ئێرە بێژنێ خوارانەی ئەغلب برنج شەشمەی لێرە تێتەکردن ئەگەر ئەو وەختەش نەکەن تاخیر ببێت شەشمەی نابیتە شەشمەی دەکەنە پێنجمەهی شەشمەی لە هەموو برنجا خۆشترە چونکو ئەف سارەش خەرکەکی زۆر بەرێ خۆیدایە کەسابەتە دۆریخە برنجکردنێت لەبەر هەندێ چونکە قەیرانە. زارە تەرەنگتەر و توش نەبوو گابوون هەنووکە دەڕاستەیە تەرەنگتەرە هەمە تشتی هەیە وشی جارە نیە جارە عالم گەلێک پێمان نوکە ماندی بوون نییە زبارە دێنوکە ناوگوون دەگەرن هێوارێ بابێ معنی پیرەمێر دەچیتە هەفتەش مارە هەڤڕۆ زبارە فران کەسیە دووس بەی زبارە فران کەسیە دێن بۆ خەلاسکەین و ڕۆژە پاشتر غێر کەسە. از تایبەتی چالاکیدن سر ریسایکلینگی ریسایکلینگ کارتێکی گرنگت حیات آمده ما فردید اموی کارتی کند ناف پیشنگاه خدا ریسایکلینگ وقتی ماده پلیمری پلاستیکی هیا کردند ناف جنگی دا پشتی بارانه وقتی سرمادت آماده همین دونه شهراوی خلق دیتوش نخوشا بن وجا امان ماده همشن ریسایکلینگ کن هم هنده استفاده دیشه بینه. آمانجا من و که هر آمانجا خدا بیایی که نشانگی دا که خدا بگه زانکوی پیتر به بجن به پیش کفتن بوار زانستا بنو دادن و هم بشین خدمت دولت خوب که هر بوار دیگه دادن افشانگه اکید نشانه که سرهنده کام قطبی حزانو سید که نشانه که سرهنده که عملیات کرد حزانی نید که نشانه که سرهنده ما بیتن پیتر پیش کردی آمانجا خرجش افسر تەنورە قوڕە بڵین بەس تەنها لە شاری کەرکووک لەم جێیە هەیە ئەم جێ گەڕێکی پریادی پێڵێن زیاتر لە 150 ساڵە بێ هەلم گەڕەکەیە بووە جا بۆ دروستکردنی ئەم تەنورەی ئێمە ئەبێ گڵێکی تایبەت بێ خۆڵەکەی خۆڵێ تایبەت بیانی بڵین هەموو خۆڵێک نابێ ئەو خۆڵی ئەمە کەوای دۆزینەوە زیاتر لە نزیک شەریکەی نەوتەکان هەیە کەلتورێکی زۆر کۆرە بۆ کەرکووک بە تایبەت ئەمە چۆن ڕەمزیەکە بۆ کەرکووک بۆ شاری کەرکووک. هەموو کوردستانەوەیەنە بۆ کەرکووک لەبەی تەنورەکانی کەرکووک زۆر چاکە لە و شوێنانی ئێمە کەرکووک لە پێنجوێن لە سلێمانی لە سەی سایە هەڵەبجا تەنور نییە جگە لە کەرکووک